Hello dear students of first grade. سلاخند کارەگوڵەکانی پۆلی یەکەمم. هیوادارم هەمووتان باش بن. وانەی ئەمڕۆ کۆتاوانەی یونتی 10 ئەخوێنین، هەروەها وانەی یەکەم و دووەم و سێمی یونتی 11. لەوانەی پێشوو لە لاپەڕە 78 خوێندنەوەیەکمان هەبوو، ئینجا شتێکی تیا بوو، هەموو مناڵەکان لەسەر راوندباوت بوون. پێم وتن لە کۆتایی ئەم ڤیدیۆیە بۆتان دانم راوندباوت چییە، بەڵام بیرم چوو. ئەمە راوندباوتە. Listening 110. Listen and number. Here are some friends at school. Can you find them? 1, This friend is a girl. She's got long blonde hair. Her eyes are blue. 2, Can you see the boy with brown curly hair? He's got a green jumper. 3, This friend is a boy. He's got blonde hair and blue eyes. He's tall. 4, This girl has got black hair. It's straight. She's got a blue jumper. کتێبەکانتان لاپەڕە 79 page 79 کلاسبووکەکانتان کەنەوە. Circle has and have and match. چیەکەی؟ have و hasەکان بازنەی پیا ئەهێنی وەکو ئەم نمونەیە. I've got blue eyes. بەڵام haveەکە کورت کراوەتەوە. تۆ کورتکراوەکە بازنەی پیا ئەهێنی. و ئەیگەیەنی بە بەرامبەرەکەی، بۆ نمونە من نووسراوە I've got blue eyes. ئەم هاڤە ئەگەر بیکەین بە long form، ئەگەر درێژی بکەینەوە بێ بەچی I have HA-کە دیار نەماوە. بەم شێوەی لێ ئەیگەیەنی بەوەی ئۆبەر. She's got بۆ she چی لەگەڵایە؟ هاسی لەگەڵایە. She has got لێرە چی دیار نەماوە؟ HA-کە بۆ بە apostrophe. Number 1. She's got brown eyes. چاوەکانی قاوەییە. لەوبەر کامیان نووسراوە She has got brown eyes. B. کەواتە ئەنووسین B و بۆ شیراکێشی. Number 2. It has got black eyebrows. برۆی ڕەنگی ڕەشە. کامیان درێژکراوەی it is واتە it has، کامیانی بۆ بێ لەمانە It has got black eyebrows. دی بۆ بێت. ئەنووسین دی و ڕەشێکێشین بۆ دی. Number 3. I've got 2 sisters. من دوو خوشکم هەیە. لێرە چی دیار نەماوە؟ I have got 2 sisters. HA کامە I have بەڵام ئەمە short formەکەیە. لەوبەر I have got 2 sisters کەواتامە A بۆ بێت و بۆ ڕاکێشین. He's got a toy train. قیتارێکی یاریکردنی هەیە. He's got a toy train. کامانە لەوبەر؟ کامیانە؟ He has got a toy train. C. اینجا. Which letters are missing? چ پیتێک ون بووە؟ بۆ نمونە کە ئەمەمان ئەبێت. She is, he is. لێرە چی دیار نەماوە؟ ئەمە خۆی چییە؟ هاسە. ئێچەکەمان دیار نەماوە لەگەڵ ئەیەکە. هاس. ئەی کە ئاوا VE مان هەیە، ئەمە خۆی لە ئەسڵا چییە؟ بەڵام ئەمە شۆرت فۆرمەکەیە، ئەمە هاڤە. کەواتە لێرەش HA دیار نەماوە. ئەگەر بمانەوێ have کورت بکەینەوە، ئاوای لێکەین apostrophe VE. ئەگەر بمانەوێ هاس کورت بکەینەوە apostrophe S. لە هەردووکە HA-کە ونە بێت. ئەمەش وەڵامەکانێتی. Family and Friends, Multi-ROM 1. Unit 11. I like monkeys. Listening 111. Listen and point. Elephant, giraffe, monkey, big, tall, little, monkey, tall, giraffe,
big. Elephant. Little. Listen and repeat. Elephant. Giraffe. Monkey. Big. Tall. Little. Listening 112. Listen and chant. Elephant, elephant, elephant. Giraffe, giraffe, giraffe. Monkey, monkey, monkey. Big, big, big. Tall, tall, tall. Little, little, little. Listening 113. Listen and read. The zoo! Great! I like animals. Look at the elephants, Billy. Oh, no. I don't like elephants. They're big. Look at the giraffes. Ah! I don't like giraffes. They're tall. Billy, you like animals, but you don't like elephants and you don't like giraffes. Look over there. I like monkeys. I like monkeys. They're little, and I'm little too. Yes, they're funny, and you're funny too. Unit 11, I like monkeys. Unit 11 وأنا يكم لاپەڕا 8. بابزانین لەم یونتە تازەیە چیمان هەیە چی فێرە بین. ئێواڵەنم یونتە دەربارەی چییە؟ ئەگەر ئاوا سێری کەن شتێکی زۆرتیایە ئاژەڵەکان. بابزانین چەند وشەی تازە فێرە بین ئەمڕۆ ئێستاکە من خوێنمەوە و کردم بە کوردی ئێوە بزانن چەند دانەتان پێشتر زانی و چەند دانەی تازە فێر بوون. Number 1. Elephant واتە فیل. Giraffe واتە چی؟ زەرافە. ئەڵێن giraffe. ئەم ئیە چی کردووە خۆی شاردۆتەوە. ئیەکە ناخوێنینەوە ئەڵێن giraffe. Monkey مەیمون. Big گەورە. ئەم تیشرتە چەند گەورەیە؟ Big گەورە. Tall درێژ. سەریەم بینایە کەن چەند باڵای بەرزە چەند درێژە. Little واتە بچکۆلانە. سەریەم تیشرتە بچووکەکان little بچکۆلانە. لە بەریتانیا ئەڵێن little، لە ئەمریکا ئەڵێن little. تۆش بە پێی کتێبەکەی خۆت ئەتوانی بیخوێنیتەوە بڵێ little. ئەگەر بژڵێ little هەر ڕاستە. لە دوای ئەو کۆمپۆزیشنێکمان هەیە لە بینی بلی و ڕۆزی و دایک و باوکە کاچن بۆ کوێ چون بۆ زوو. زوو واتە چی؟ باخچەی ئاژەڵان. بزانین لە باخچەی ئاژەڵان چی ڕوایەت. The zoo. Great. I like animals. باخچەی ئاژەڵان زۆر چاکە. من حەزم لە ئاژەڵەکانە. واتە ئاژەڵەکانی خۆشەوێ. Look at the elephants, Billy. سەیری فیلەکان بکە Billy. Oh no, I don't like elephants. They are big. من حەزم لە فیل نییە. ئەوان زۆر گەورن. Number 2. Look at giraffes. سەیری زەرافەکان بکە. Oh, I don't like giraffes. They're tall. حەزم لە زەرافەش نییە. زۆر درێژن.
راستك مليان تندريجم خوي بتقولانه. Billy, you like animals, but you don't like elephants and you don't like giraffes. Billy, تو حزل آجلا كانوا خوشترن. بلام حزل فيل نيا. حزل زرافش نيا. أيش بيك أنا look over there. سيريا ويبكا. I like monkeys. دو جاريله. من حزم لميمونة من ميمونة كانوا مخوشوه. They're little and I'm little too. أوان بتقولانن منيش بتوكم. الله ميمونة كان بتوكن منيش بتوكم. إنجا روزيش بيك أنا الله yes. They're funny and you're funny too. بله أوان هزليشن. توش هزليت. كالا هزليت ميمون حركاتي خوشك عبوي بيبكنين. الله بيلي توجوي. كاتك ألين they're funny and you're funny too ما بس معنوية. أوان بيكني ناوين ميمونة كان بيكني ناوين هزلين توشويت. Listen to چی من هيا grammar. بابزانين لجرامي أمروي لا برهشتوية كلاس بوك چی فره بين. أجر بلي من حزم لو آجله من حزم لو خواردنايا چی بكاره هني. أليت I like monkeys. Like بكاره هني. أجر شتك بدل بيت like بكاره هني. أجر حزل شتك به أجر شتك خوش به like بكاره هني. I like monkeys. أي أجر حزلين بيت أليتي I don't like elephants. I don't like elephants. حزي لا فيلني. كواتا أجر شتك بدل بيليت I like جناوي اشتكى أليت أجر شتك شو بدلنا بيو حزلين بيلي I don't like. They're big. أوان جورن I'm little من بتوكم. ليريا they're big كالين they are big. أما ليرة letter ونبوا they are big. letter A ونبوا أو apostrophe تبيتك letter A بلام كرت كراوتها. كأليت I'm little apostrophe letter بلام كرت كراوتها هر letter A. I am little they are big. بلام كرت يكينولين very big I'm little. كواتا لآرا كاكرب apostrophe كرت كرتا وباشا لآميشا أيكا. إن جدوي أو أمر اسمانا من هي. يا أنوسي like يا أنوسي don't like. أما بطاقة تواتا حزيلينيا أبي بلا I like elephants يا بلا I don't like elephants أبي بلا I don't like elephants. إما هزيلا جرافة يانا نا بطاقة هزيلينيا ببلت I don't like giraffes. Number 4 ما بيكنيوا مانكي كاني خوشويد أببلت يببلت I like monkeys يبلا I don't like monkeys أببلت I like monkeys. Number 4 speaking Ali, there are big, there are elephants. For example, there are zebras, there are elephants, there are lions, there are giraffes. توش لدفتركتا يقرصتا بنوسا أو شتي بونمونا بنوسا there are elephants. باشا انجا بجلي قوريا يان بتشوكا أجر بتشوكن بلا they're big أجر بتشكولن بلا they're little بتشوكن. هروها دورستش أنوسيت واتا چي أكي علي there are elephants يالي there are giraffes أما رستي يكم علي وأوشتي رستي دوما علي جورن يابتشوكن there are big. رستي سيام شتك علي كحزليتي بون منانوسي I like monkeys يعني I like lions. رستي شوارم شتك أنوسي كحزلينية دمو تشايكي هبي وساديش بكاللايهو بونمونا من حزم لاتينيا I don't like lions. باشا I don't like lions. كاتا تشوارستانو سيت أليما أوشتيا
جورن يعني بتشوكن ينوسي حزم لويا حزم لمشنية. I like lions, I like elephants, I don't like zebras, I don't like giraffes. Listening 114. Listen and point. Tiger, snake, parrot, polar bear, seal, polar bear, snake, tiger, seal, parrot, Listen and repeat. tiger, snake, parrot, polar bear, seal. Listening 115. Listen and sing. Let's go to the zoo. Hear the tigers growl, 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 growl. Hear the tigers growl, growl. Hip, 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 hooray. Let's go to the zoo, zoo, zoo. What about you, you, you? You can come too, too, too. Let's go to the zoo, zoo, zoo. Hear the snakes hiss, 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 hiss. Hear the snakes hiss, hiss, hip, 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 hooray. Let's go to the zoo, zoo, zoo. What about you, you, you? You can come too, too, too. Let's go to the zoo, zoo, zoo. Hear the parrots squawk, 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 squawk. Hear the parrots squawk, squawk. Hip, 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 hooray. Let's go to the zoo, zoo, zoo. What about you, you, you? You can come too, too, too. Let's go to the zoo, zoo, zoo. Lesson 3, page 82 وانيسيمي لپاره 82 پنج گندری تا زمان هەیە بە بزانین چین. Tiger, plunk, snake, مار, parrot, توتی, polar bear, واتە ورچی جەمسەری. ئەو ورچانن کە لە شوێنە سارساردەکانە هەنەوانی هەر هەمووی بەفرە لە جەمسەرەکانە هەن. polar bear ورچی جەمسەری. seal بە کوردی ئەم ناوە زۆر باونیە و زۆر نەمان بیستووە بەڵام پێی ئەڵێن زەباتی دەریا. من هەر ئەوەنە بیستومە کە پێڵێن زەبات لە فلیمەکانە لەوانەیە بینی بێتان لە دەریایە وای پێڵێن. ئەم پێنج وشە تازەیە لەگەڵ ئەم وشانە ئەیخێتە سەر دەفتەرەکەت لە سەرەوە هەتاوەکو خوارەوە ئەینووسی. لێرە 6 دانە هەیە لێرەش 5 دانە. Grammar friend page 53 grammar friend لاپەڕا 53. He's got long hair. He hasn't got long hair. چی لێ کردووە؟ لێراڵێ قژی درێژە لێراڵە قژی درێژ نییە. پۆزیتیڤەکانی کردووە بە نەگەتیڤ. لێرە ئەڵێ ئەو شتەوە لێراڵی وانیە. بۆ نمونە number 2 she's got black hair. ئەبێ بنووسین she hasn't. نەگەتیڤی has چییە؟ has نەگەتیڤەکەی چییە؟ hasn't واتە has not. She hasn't got black hair. It has got big eyes. چاوەکانی گەورەن. ئەڵێ چی it هاسەکاکەی بە hasn't. It hasn't got big eyes. She's got green socks. ئەبێ بڵێ she hasn't got green socks. He's got black trousers. He hasn't got black trousers. Number 7. He's got, she's got, it is got, he hasn't got, she hasn't got, it hasn't got. سێریە ماکەیت و ئەینووسی. جێمی پەزڵی هەیە بووکی نییە تۆپی هەیە.
هەریەکێک لەمانە ئەم شتانەی ئەمەی سەحی لە دراوە واتە هەیەتیەوەی زەربە واتە نیەتی. یەکەم جار باسی جێمیەکەین. جێمی چی هەیە؟ He's got a puzzle. ئەی چی نییە؟ He hasn't got a doll. جاینە سەر بۆڵەکە هەیەتی یانیەتی هەیەتی. ئەڵێ چی؟ He's got a ball. دوای ئەو دەیڤمان هەیە. دەیڤ پەزڵی هەیە یان نیەتی؟ پەزڵی هەیە کەواتە ئەڵێ لێرە لە دەیڤ ئەنووسی He's got a puzzle. پەزڵی هەیە. He's got a puzzle. چیتر؟ ئەی دۆڵی هەیە؟ نە. کەواتە ئەڵێ He hasn't got a puzzle. ئەی تۆپی هەیە؟ نە. تۆپیشی نییە. تۆپیشی نییە. کەواتە ئەڵێ ئەگەر بڵێ نیەتی ئەڵێ چی؟ He hasn't got a ball. He's got a puzzle. پەزڵی هەیە بەڵام چی نییە؟ He hasn't got ئەمە نووسیمە puzzle ئەبێ دۆڵ بێ. He hasn't got a doll. He hasn't got a ball. دوای ئەو ئەنجیمان هەیە. ئەنجی پەزڵی هەیە؟ نە. ئەنجی پەزڵی نییە. کەواتە ئەڵێ چی؟ She hasn't got a puzzle. She hasn't got a puzzle. She hasn't got a puzzle. ئەی دۆڵی هەیە؟ بەڵێ. She's got a doll. She's got a doll. ئەی تۆپی هەیە؟ نەخێر. کەواتە ئەڵێ She hasn't got a ball. She hasn't got a ball. تۆپیشی نییە. چوارەم دانەچیمان هەیە پشیلەکە. بۆ پشیلە ئەبێ it بەکاربێنی. بڵێ it بۆ نموناڵی it is got, it hasn't got. یەکەم دانە پەزڵە. پشیلەکە پەزڵی هەیە؟ نەخێر. ئەڵێ it hasn't got a puzzle. پشیلەکە بووکی هەیە؟ نەخێر. It hasn't got a doll. پشیلەکە تۆپی هەیە؟ بەڵێ. ئەڵێ چی؟ It has got a ball. بەم شێوەیە شیکاریانەکەی. ئەو لاپەڕە 54 like و don't like مان هەیە. ئەگەر تۆ شتێکە حەز لێ بێ دەڵێ I like و ئەگەر شتێکیشە حەز لێ نەبێ ئەڵێ I don't like. don't ئەمە short فۆرمەکەیە. long فۆرمەکەی چییە؟ do not. ئەمەش لە دەفتەرەکەتان بنووسن. don't do not. ماچینێکمان هەیە. ئەڵێ چی؟ ئەڵێ I like elephants. هەر کامێک دەموچاوە کە هەپی بوو ئەبێ I likeەکەی بۆ ڕاکێشی. هەر کامێکیشیان دەموچاوەکە ساد بوو ئەبێ I don't likeی بۆ ڕابکێشی. بۆ نمونە تایگەرەکە سادەیان هەپیە سادە. کەواتە I don't like. ئەی مەیمونەکە هەپیە. I like. ئەی سنەیکەکە سادە. I don't like. پارۆتەکەش سادە. I don't like. کەواتە حەزی لە پارۆت و سنەیک و تایگەر نییە بەس حەزی لە مانکی و ئەلفەنتە. write I like or I don't like. یان بنووسە I like یان بنووسە I don't like. لێرە دەموچاوی پێکەنیوە دڵی خۆشە. ئەڵێ I like giraffes. مانکیشی خۆشەوێ کەواتە بە بنووسی I like monkeys. I like monkeys. Number 3 حەزی لێ نییە بە بنووسی I like یان I don't like. Number 4ش حەزی لێ نییە ئەبێ کامیان بنووسی خۆتان پڕی بکەنەوە. ئەگەر حەز لە شتێک بێڵێ I like. ئەگەر حەز لە شتێک نەبێت ئەڵێیت I don't like.
وەرکبووکەکەتان لاپەڕە 79 بکەنەوە وانەی شەشەمی یونتی دەیەم لاپەڕە 79. Write the short form ئەڵێ کورتکراوەکان بنووسە. I have ئەبێ بە چی؟ ئەبێ بە I've. بۆ نمونە I've got short hair, I've got short hair. ئێچەکە و ئەیەکا بێ بە apostrophe. I have got long hair ئەبێ بنووسین I've got long hair. هەمویان ئایڤەکان هەمویە بێ بە I haveەکان هەمووی ئایڤە. A has چییە؟ ئەڵێ چی؟ It is. It ئەمە it hasە ئەبێ بیکەین بە چی؟ has چی دیار نامێنێ؟ ئێچەکە و ئەیەکە وای لێ. It has got black eyes. She has got ئەبێ بە چی؟ ئەبێ بە she's got. لێرانووسی she's got blue eyes, he's got curly hair. About me دەربارەی من. Choose a friend. Circle the words to describe your friend. هاوڕێیەکە بخەرە مێشکی خۆتەوە. قژی هاوڕێکە و چۆنە؟ درێژە یان کورتە؟ سێرکڵی یەکێکیانەکەی. لولە یان خاوە؟ ڕەشە، زەردە یا قاوەییە. چاوەکانی چ ڕەنگە؟ ڕەنگێک هەڵبژێرە. Draw and write about your friend. لێرە ڕسمی هاوڕێیەک دەکەیت. ڕسمیەکەی ڕسمەکە بۆ یاکەی ئینجا باسی هاوڕێکە دەکەیت. بۆ نموناڵی My friend's name is هاوڕێکەم ناوێکە نووسی لێرە. ئەگەر کچاڵی she's got ئەگەر کوڕاڵی he's got. بۆ نمونە کچێکە چاوی شینە she's got blue eyes. قژی قاوەییە she's got brown hair. باشە؟ She hasn't got بڵێ چاوی قاوەی نییە she hasn't got brown eyes. قژی درێژ نییە she hasn't got long hair. بەم شێوەیە ڕسمی هاوڕێیەک دەکەیت و دەربارەی ئەو شتە نووسیت. چینە لاپەڕەی ئەو دی یونتی تازەیە. ئەم مانکیەمان هەیە look and match ئەڵێ سێرکە و بیگەێنە. big little tall. مانکی چۆنە؟ گەورەیە یا بچووکە یا درێژە؟ مانکی بچکۆلەیە little. زەرافە چۆنە؟ درێژە. بە زەرافە ئەڵێن چی؟ giraffe. چۆنیشە؟ درێژیشە. elephant چۆنە؟ گەورەیە کەواتە ڕایەکێشین بۆ elephant و لێرەشەوە بۆ big. Number 2. Look at the words again. Right. سەیری وشەکانەکەیتەوە جارێکی تر دەربارەیمانە نووسیت. What are these? ئەمانە چین؟ They're giraffes. ئەمانە زەرافەن. They're tall. درێژن. Number 2. What are these? ئەمە ناوی چییە؟ ناوەکەی بنووسە. چۆنیشن بچووکن؟ ئەڵێ they're little. Number 3. What are these? They're elephants. They're big. گەورەن. Lesson 2. Read and color the faces. بیخوێنەرەوە و دەموچاوەکە بۆیە بکەم وەکو یاری وایە. ئەم کچە ئەڵێت I like giraffes. مادەم حەزی لەیەتی دەموچاوە هەپێکە چیەکەی بۆ یاکەی. I don't like elephants. ئەم حەزی لێی نییە بێتاقەتە کەواتە بێت ئەمایان بۆیە بکەی. Number 3, 4, 5, 6 هەمووی بۆیەکردنە. ئەگەر هەپی بوو تۆش دەموچاوە هەپێکە کەڵاکەی ئەگەر سادیش بوو ئەوەی تریانەکەیت. Write like I don't like یان بنووسە like یان I don't like. بۆ نمونە یەکەم دانە دەموچەیەکی سادی کردووە گیاندارەکەشمان جیرافە ئەڵێ I don't like giraffes. من حەزم لە زەرافە نییە. ئەمە چییە؟ مانکیە. ئەبێ بنووسیت I like monkeys. ئەمە چییە؟ I like zebras. I don't like elephants. Lesson 3 چیەکەی ناوی گیاندارەکان ئەدۆزیتەوە بوو نمونە خۆی سنێکی بۆ کردی. با منیشی کتام بۆ بکەم elephant. ئاوا ئەیدۆزیتەوە
کە دۆزیشتەوە ناوەکەی لەژێر ڕسمەکە ئەنووسیت. توی ئەو دوو ڕسممان هەیە ئەلیفەنتێک و پارۆتێک. The elephant's ear are ئەڵێ گوێچکەکانی ئەلیفەنتەکە چییە گەورەیە. The elephant's noses لوتی چۆنە یەکێک لەم وشانەی بۆ هەڵبژێرە. یەکێک لەم سیانە. ئەی پارۆتەکە قاچی پارۆتەکەمان چۆنە. The parrot's leg are قاچەکانی چۆنە. The parrot's eyes are چاویشی چۆنە بینوسە. بەم شێوەیە هاتینا کۆتایی وانەی ئەمڕۆمان هەتاوەکو وانەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ.